قسە لە سەر نوێترین بەرهەمی ئالان قەرەداغیەکەم بە ناوی یاسای دارستان. ئەمە نوێترین بەرهەمی ئالان قەرەداغیە کە وا بڕیارە ئەم شەو سەعات 8 بڵاو بکرێتەوە. کاک ئالان سڵاوت لێوێ، ئەم کاتت باش لە ڕێگەی سکایپەوە کاک ئالانمان لەگەڵە. سڵاو لەوێی ئەزیزیش، سڵاو لە سەرجەم بینەرانی ئەزیز و خۆشەویست، هیوادارین ببینە میوانێکی قبول کراو لە سەرجەم ئەوانەی کە ئەم بەرنامەیە دەبینن. سڵاو لە تۆش کاک ئالان. بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە ئەبینین و دواتر قسە و باسی زیاترەکەین. بكم شاور بكم رستادري ببرم ضلم ترالا قلاي نهست ما ونا بزاي مالي دنيا كاريكيك بلاي لبرا بيقانك سكالاي لمالان بو بكالا سكالاي من عالم صالا وشويستي بو بكالا. دەستخۆشیت لە یەکەم کاک ئالان بۆ ئەم بەرهەمە پێمان بڵێ چیرۆکی یاسای دارستان چییە و لە چیوە هاتووە؟ زۆر سپاس. ڕاستیەکەی چیرۆکەکەی کەمێ دوور و درێژە، ئەمە بە سێ قۆناغ هاتووەتە ئەنجام. قۆناغی یەکەم یاد بوو، ئەو کاتە یادم ئامادە کرد کە باس لە هەمیشە بیری من بۆ یادەوەریەکانی جاران بۆ جوانی جارانە کرد. ئەو بوو بە تەنها دەنگی خۆم و پیانۆیەک و کەمانێک بە سادەی ئامادەم کرد. دواتر گۆرانی ماڵئاوای بەدواتە هاو کە گۆرانی هونەرمەندیاری قەرەداغی ئامۆزامە. ئەو کات ماڵاوایم لە جوانیەکان کرد، پێما بوو ماڵاوای تاوامان لە جوانی ژیان کرد لە مرۆڤایەتی. بەڵام یاسای دارستان دو بەرهەم بوو کە ئەمێ کۆتاییش بۆ بێنم. ئەویش بەڕاستی ئێمە هەستەکەم ئێمەی مرۆڤ تۆزێ نەک تۆزێ بەڵکو زۆر خۆمان لەبیر چۆتەوە، خەریکەوای لێ هاتووە یەکترمان بیر چۆتەوە، هاوڵی و دۆستی و ئەو شتە جوانانی کە هەمانە بیرمان چۆتەوە. پێم وایە ئەمە وەکو زرنگای با بڵێن زەنگێکە بە گوێی ئەوانێکی گوێی لێگرن کە بەڵێ دەبێت بەسەر خۆمان بڕۆینەوە جوانەکان بگەڕێنەوە. باوەڕیشم وایە ئێمە توانین خۆمان ئەو کارە بکەین، خۆمان ئەو هەوڵە بدەین چکە بۆ گەڕانەوەی جوانی. چکە پێم وایە هونەر هاوشانی سیاسی ئەبێ پەیامێکی هەبێت. لەوانەیە سیاسی کەمی ڕقتر ڕاست با بڵێن ڕاستەوڕەوتر پەیامەکانی گەێنێ، بەڵام هونەرمەند یاخۆت بەهرەمەند دەبێت بە نەرمی پەیامێک لە کارەکانی بگەێنێ. و مەبەستی من لەوەیە ئەوە بوو. ڕاستەکەی سەبارەت بە دروستکردنی ئەو کلیپەش حەزەکەم یەک ئاماژەی بچکۆلە بەم پێشەوەی بەسەرمان پێپەڕێ. من ئەمە وەکو تراکێکی سپۆتیفای بڵاوم کردوەوە تەنها وەکو سەرەتا. من حەزەکەم هەرکێ گوێ لەم بەرهەمە ئەگرێ کۆی بەرهەمەکە با بڵێن لە کۆتاییە ئەو خەیاڵی کە خۆی دروستیەکە، ئەو خەیاڵم بۆ بنووسێ، دواتر ئێمە ئەو خەیاڵە دەکەینە کلیپێک و بە کلیپێکی تەواو لەگەڵ ئەوەی کە خۆم دامناوە بیکەم بە کلیپێکی تەواو پێشکەشیەکەین. زۆر باشە. کاک ئالان، زەرورە گۆرانی بێژ هەر گۆرانیەک بڵێ دەبێت پەیامێک یاخود مەسجێک لە کارەکەیدا هەبێ یاخود لە ڕێگەی کارەکەی و دەبێت ئیلا پەیامێک هەبێ کە بیگەێنێت؟ بەڵێ پێم وایە بە دڵنیاییەوە، چکە هونەرمەند تەنها ئەوە نییە ئاوازێکت پێ ببەخشێ و تێکستێک پێ ببەخشێ کە هیچ پەیامێکی لە پشتانە بێ. ئێمە حەزەکەم بزانم هۆکارەکەی چیە. دەکرێت سیاسەتمەدارێک بەبێ پەیام ببێ بە سیاسەتمەدار نەخێت، بەڵکو پێم وایە بڵێ بێ پەیامێکی لە پشتا بێ، بەڵام پەیامێک لە ڕێی دەنگ و ڕەنگەوە مەرجنیە گۆرانی بێ، دەتوانێت ڕێی شانۆیەک بێ، لە ڕێی شعرێکەوە بێ، لە ڕێی نووسینێک و لە ڕێی وێنە کێشانێکەوە تەنانەت کە بۆ نمونە بۆ ژینگە وێنە کێشانێکی جوانەکەی بۆ ژینگە تۆ پەیامی هونەرمەندەکە پەیامێکی بەخشیوە. بەڵێ من پێم وایە هونەر زۆر ضرورە کە پەیامی بێت. زۆر باشە.
زۆر باشە پێم بڵێ لە سەرەتایە باست لە تێکستەکە کرد تێکست و ئاوازەکەی هی خۆتە؟ تێکستەکەی بەڵی خۆمە بەڵام با بڵێن پێداچوونەوەی چکە من هەمیشە تۆزێ ئەترسم لەوەی کارێک بکەم کەم و کوڕی هەبێ پێداچوونەوەکەی کاوە حسێن شاعیر کاوە حسێنی شاعیر نووسی هاوڕێی عەزیز و خۆشەویستم ئەو بە دوادەی با بڵێن بەسەریا چوە جارێکتر دوا قەڵەمکاریەکانی کرد ئاوازەکەی ڕاستە من چەند ئاوازێک بە گوێم درا بۆ ئەوەی ئەم کارە بە ئەنجام بگێرم بەڵام هیچیانم بەدڵ نەبوو تا ڕۆژێکیان زانە عەبدوڵڵاهی ئەو ئاوازێکی پێدام بەڵام ئەو ئاوازە گۆڕانکاریم تیا کرد واتە ئەساسی ئاوازەکەی هینی زانە عەبدوڵڵاهی بەڵام من هەنێک گۆڕانکاریم تیا کرد و دواتر ئەمەی لێ دەرچوو کە ئێسێوە جەنابتان گوێتان لێ زۆر باشە بێگومان خۆشەویستان ڕەنگە بەشێکیان نەزانن کە تۆ کوڕی یەکێک لە ئاوازدانەر و میوزیسیان و هونەرمەندە گەورەکانی کوردی کەویش مامۆستا ئەنوەر قەرەداغیە بۆ ئەم بەرهەمە و بەرهەمەکانی تر هەوڵ دەدەی کە ئاوازیان تێکستیان هەر جۆرێک بێت باوکت هاوکاریت بکا لە بەرهەمەکانە؟ ڕاستەکەی زۆریش حەزەکەم نەک حەزەکەم بەڵکو زۆر حەزەکەم من بە فەرمی ساڵی 2002 یەکەم کارم دەرچویستمە و کارش بکەم بە وەکو مفاجەیەک بۆ باوکم بەڵام بەداخۆ لە دوای ئەوە کەمێک تەندروستی باوکم تێک چوو ینی لەو توانایە نەما بتوانێ هاوکاریکی ڕاستە خۆم کا بەڵام لە کاری دووهەمەوە هەتا ئەم کارشم هەموو کارەکانی گوێ لێگرتووە و ڕەزامەندی لەم ئەو وەرگرتووە ئەنجا دواتر بڕیاری ئەوم داوە کە بڵاوی بکەمەوە. زۆر باشە ڕەزامەندیت بۆ ئەم بەرهەمە وەرگرتووە کاک ئالان؟ بەدڵنیاییەوە بگرە زۆریشی لاجوان بوو منەوەی کە تۆزە سەرنجی ڕاکێشان بۆ ئەم کارە تۆزە جیاوازە لە کارەکانی کە دیارە زۆر لە کارەکان یا باسی خۆشەویستیەکە یا باسی شتێکی سیرەکە کە سیر نامە بەسم شتە ڕۆتینیەکانەکە بەڵام من ئەم جارە ئەوم هەڵبژات کە کەمێ سیرترە لە ئاسایی و من هەموو جارێکە کاری یەکەم چەند کەسێک هەڵە کەسایەتی هەڵە بژێرم کە گویان لێبێ پێش ئەوەی کە بڕیار بم لەوەی بڵاوی کەمەوە مەرجیشنی هەمویان هونەرمەند بن ئەکرێ تەنها گوێبیستی باشی هونەر بن ئەکرێ کەسایەتی ئاسایی بن بزانن ڕەتفعلی ئەوان چۆنە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشان هەنێک بەدڵکڕیەوە دووبارە پەیوەندیان پێوە کردمەوە کە زۆریش ڕایان لەگەڵ کاری لەو شێوەیە بوو و ئەوانش بە هیوان یعنی لەمە دووە ئەو کارانی کە ئەکرێ پەیامی لە دوا بێ بێڕێزی نەکرێ بە گوێگران چکە پێم وایە کاری نەشیا و کە لەوانەیە ئەمڕۆ لە زۆر لە کەناڵەکان گوێمالیە بێ بەڕاستی نازانم ئایا بە فلتەراتیە پڕنیا تێرناتیە ناپەڕن چکە من حەزەکەم ئێمە وەکو کورد دەستگایەکمان هەبێت کە بتوانێت ڕانکی گۆرانیەکانمان بۆ بکات بۆ نمونە لە تێکستە ئاستی چەنە لە میوزیکە ئاستی چەنە لە دەنگە ئاستی چەنە لە کوالیتی لە ڕێزمانی هونەرە ئاستی چۆنە بۆ ئەوەی ئێمەش دەرەجەی لەسەر وەرگرین و بزانین بەردەوام بین یاخۆ دەست لە کارەکە هەڵگرین باشترێک بۆی هێندەی تر نەیشێبێنین چکە پێم وایە کەمێک شێوە هونەری کوردی. زۆر باشە کاک ئالان تۆ لە دەرەوەی وڵات ئەژیت بێگومان زۆرێک لە هونەرمەندان کاتێک کە گفتوگۆیان لەگەڵەکەین باز لەواکەن کە ئاستەنگیەکان لە دەرەوەی کوردستان زۆرە بە تایبەتی لە کاری هونەریە و لە بەرهەمهێنانی ڤیدیۆ کلیپ و بەرهەمهێنانی کارەکانیان بەگشتی ئەمە بۆ تۆش هەمان قورسایی هەیە؟ بەدڵنیاییەوە زۆر قورسە بەدڵنیاییەوە زۆر گرانە من لێرە ئەو کار ڕۆژانی کە کارەکەم مەسەن لە دویشەوە هەڵەستم بۆی بڕۆم بۆ کار تقریبا ساعاتێک پێش سەگەڕاومەوە کە ڕۆژێکی زۆر درێژە بۆ من ئەوە والێکا دەستت زۆر ببەستێتەوە بەڵام ئینسان ئەبێ ویستی هەبێ چکە پێم وایە هەر مرۆڤێک لە پاڵ کە پیشەی سەرەکی خۆیەوە بێ پیشەیەکی لاوەکی هەبێ ئەبێ چەند بەهرەیەکی خۆی هەبێ کە بتوانێت پێشکەشی بکە لە ڕاستیە زۆر سەختە چکە زۆر ئاسانکاری لە کوردستان نەکرێ بۆ نمونە گرتێ کلیپێ بکەی لەوانەیە پێویستە بە هاوکاری بێ دەستگایەکی تەلەڤیزیۆن لە کوردستان ئاسانتر هاوکار بکا وەک لەوەی لە ئەوروپا بیکات چکە لەوانەیە کارمەندیان لەو شوێنەی کە ئێمەی لێن دەست دەکەوێت لەوانەیە ئەو کاتانێکی ئێمە کاتمان هەیە کارمەندەکان کاتیان نەبێت بۆیە لە ڕاستیە زۆر سەختە بەڵام ئیتر هەر چۆنێک هەوڵم داوە من سەرجەمەم کارانی کردومە جگە لە کاری یەکەمم کە سپۆنسەرێکم هەبوو بە بڕێک ما باقی هەمووی لەسەر ئەستۆی خۆم کردومە بەڵام خۆشحاڵم چکە من کارێکم کردو بۆی بمێنێتەوە نەک بۆی تەنها تێپەڕێ نەک بۆی خۆمی پێ بناسێنم بەڵکو بۆی کارەکە بهێڵمەوە. زۆر باشە نیو کاتژمێری تر بەرهەمەکەت بڵاو دەبێتەوە پێت خۆشە پێشەوەی کە بڵاو ببێتەوە چ پەیامێکت هەیە چ قسەیەکت هەیە لەسەر بڵاوبوونەوەی بەرهەمەکەت؟
ڕاستیەکەی ئەوەی کە حەزەکەم زۆر حەزەکەم سەرجەم ئەمانەی گوێبیستیان پەیامی منن ئەتوان بڵێم بە جەنابیشتەوە کەسە ڕۆشنبیرەکان کەسەکانی کە لە دنیای مێدیا و هونەران بە سیاسەکانی شتوانم بڵێم حەزەکەم گوێبیستێکی ببن ئەو خەیاڵی کەیکەن من مەبەستەکەشم هەر لەبەر ئەو کلیپم لە سەرتاوە بۆ نەکرد بووی سەرنجی چاود نەچێ بۆ ناو ڤیدیۆیەک حەزەکەم هەریکتان ئەو خەیاڵی کە ئیکەن ئەو خەیاڵم بۆ بگوێزنەوە بزانم ئەو هەستەی کە من ویستومە بیبەخشن گیانومە پێتان من ئەمەوێ ئێمە دووبارە ئەو یاریە بکەینەوە کە هونەرمەند یاخود بەهرەمەند هەستی خۆی بگەێنێ بە گوێگرەکان تەنها ئەوە نەبێ ئامادەکردنی کارێک بێت بۆیە پڕبەدڵ حەزەکەم ئەگەر کرا هەریکێک لە جێی خۆیەوە ئەو دیمەنەی ئەو خەیاڵی کە لە چاوی خۆی بینێ بۆ منی بگوازێتەوە بۆی توانم بە کۆی ئەو نامانی کە پێمەگا ڤیدیۆیەکی بۆ دروست بکەم کە شایستەی ئەوە بێ و شانازیش پێ بکەم کە بڵێم ئەمە گۆرانیەکی دڵی تەنها من نییە بەڵکو هەموو ئەوانەی کە بەشداریان کردە لەگەڵمان. ئالان قەرەداغی سپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ ئێمە بووی بە هیوای بەرهەمی زیاتر زۆر سپاس.